ڕێزان بۆ قسەکردن لەسەر بڕیارەکانی بارزانی بۆ چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستاندا میوانداری دارا سێکانیانی جێگری بەرپرسی مەڵبەندی یەکگرتووی سلێمانیمان کردووە. کاک دارا سوپاس بۆ ئامادەبوونە. دەمەوێت بە شێوەیەکی گشتی سەرنجت بزانم لەسەر بڕیارەکانی بارزانی بۆ چاکسازی لە حکوومەتی هەرێمدا. بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئێوە، سڵاویش بۆ بینەرە بەڕێزەکانتان. سوپاس. سەرەتا هیوادارین ئەم بڕیارانە لە نزیکترین کاتا بچنە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بەداخەوە ئەڵێم هەرێمی کوردستان و ئەزمموی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە و ئەزمموی حکومڕانی لە هەرێمەکەمانە ئەزمونێکی تاڵی هەیە لەگەڵ کۆبوونەوەکان و لەگەڵ بڕیارەکان و لەگەڵ ئەو بەڵێنانەی کە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە کۆنگرە ڕۆژنامەگەریەکانەوە دراون بە گوێی هاوڵاتیانە کە بەداخەوە هیچیان نەچوونە بواری جێبەجێکردنەوە. بۆیە گرفتەکە لێرەدایە ئاستی متمانەی هاوڵاتیان بە هەموو ئەم بەڵێن و پرۆژە و بڕیارانەی کە لە ڕابردووە دراون هاوڵاتیان ناومێت بوون و بەڵێنەکان تەنها چۆنەڵێ وەکو مەرەکەبی سەر کاغەز و وتەی سەر ڕۆژنامە و گۆڤارەکان و دەستگاکان ڕاگەاندن ماونەتەوە. بۆیە ئێمە هیواخوازین ئەم جارە وەکو جارانی ڕابردوو نەبێ و هیوادارین ئەو لیژنەیە کە پێکاتوە لە نزیکترین کاتا دەست بەکارەکانی بکە کە من پێم وایە کاتێکە درەنگەوە دەبوو پێشتر ئەم بڕیارە جێبەجێ بکرایە، چونکە هەمومان ئەزانین ئەم وڵاتی ئێمەوە ئەم هەرێمە نزیکەی ساڵێک زیاترە لە قەیرانی زنجیرەیە قەیرانی یەک لە دوای یەک و نەخوازرا و بەرۆکی تاکە بە تاکەی هاوڵاتیانی ئەم هەرێمەیان گرتووە وا کارگەشتوێتە ئەوەی کە خەریکە جۆرە لە جۆرەکان ئەزمموی سیاسی لە دەستمانە چێوە دوجار ئەوەی کە شانازیمان پێوە کرد بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ هەرێمی کوردستانی شەمی کەوتوتە ژێر پرسیارەوە. بۆیە بەڕاستی کوتمان ئەگەر سەیری بڕیارەکانی ڕابردوو بکەین، ئێمە لە پێشە چەند بڕیارێکتر درا جێبەجێ نەکراوە لە ساڵایان ڕابردووە. بڕیار دراکە مڵکە گشتیەکان بە تایبەتیەوەی بارگای حیزبەکانی تایە بگەڕێنەوە بۆ دام و دەستگاکانی حکوومەت و دەوڵەت کە بەداخەوە نەگەڕانەوە. حیزبەکان دەستیان بەسەر هەندێک لە بارگاکانی مڵکەکانی وەزارەتەکان ئاگرتووە لە کاتێکا حکوومەت هەندێک لە دام و دەستگاکانی لە خانووی کریا بوون. باشە، دیارە هاوکات لەگەڵ بڕیارەکانی بارزانیدا هەر ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیدا چەند داوایەکیان ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کردو. من دەمەوێت هەم سەرنجت بزانم لەسەر ڕاگەیەندراوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە پاڵەوەدا دەمەوێت بزانم ئەوەی کە داوا دەکرێت لە حکوومەت و بڕیارەکانی بارزانی بۆ چاکسازی جۆرێکە لە بێ ئەمەلبوون لە حکوومەتی هەرێمی کوردستان لەو هەنگاوانی دەیەوێت بینێ بەرە و چاکسازی یاخود بۆ تێپەڕاندنی دۆخەکە، یان ئەمانە هەنگاون بۆ هاوکارین بۆ تەواوکاری ئەو بڕیارانی حکوومەتیش؟ گرفتەکە لەوەدایە کە وەکو وتم لە ڕابردووە بڕیاری زۆر دراوە و شتی پێشنیاری زۆر کراوە، پرۆژەی زۆر پێشکەش کراوە. پێم وایە هەموو لایەنەکان هەموو لایەنی کە لە دەسەڵاتان و ئەو لایەنانش کە لە دەرەوەی دەسەڵاتدا بوون لە پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەردەوام پرۆژیان هەبووە، بەردەوام لە مەحفەل و کۆڕووکۆبوونەوەکانە لایەنە بەرپرسەکان بەڵێنیان بە خەڵکدا و هەروکو خۆشتان لە ڕابردەکەی ئاماژەتان پێکرد کە چەند ساڵی لەمەوە پێشبەرزانی چەند بڕیارێکی تری دا و لیژنەشی بۆ پێکات و بەڵام نەهاتوە. پێشتر هەمووشمان ئەزانین کە پێشتر کە سەرۆکی حکوومەت دکتۆر بەرهەم بوو بەڵێن درامڵکە گشتەکان بگەڕێنەوە نەگەڕانەوە. لەبەر ئەوە ئەمەی گرفت لە دەرکردنی بەیاننامە نییە، گرفت لە دەرکردنی بڕیار نییە، گرفت لە پێکێنانی لیژنە نییە. ئێمە هەردوێنێ پێرێ خۆ هێشتا ئەوەی بەسەرا نەچوو هاوڵاتیانی هەرێم هێشتا لە زاکریانە ماوە کە لایەنە سیاسیەکان لەگەڵ بەڕێز کاک مەسعودا دانیشتنیان پێکردو لیژنەیەکی باڵاشیان پێکێنا کە لە نزیکتر کاتە پەرلەمان و حکوومەت کارا بکرێتەوە، بەڵام کارا کرایەوە. لەبەرەوە ئەمە گرفتەکە لێرەدایە، گرفتەکە لە نووسین و دەرکردن و خوێندنەوەی بڕیارانەیە، گرفتەکە لە بواری جێبەجێکردن و خستنە بواری عملی و پراکتیکیدایە. بۆیە هاوڵاتیان
ئیتر پێم وانییە گوێ لە قسە بگرن و گوێ لە خوێندنەوەی خاڵەکان بگرن بەڵکو ئەیانوێ هەنگاوی کردداری بنێن و هاوڵاتیان ئێمە هیوادارین بەڕاستی کە ئەم بڕیارانە لە نزیکترین کاتە بڕۆنە بواری جێبەجێکردنەوە پێشم وایە ئیرادەیەکی بەهێزیان هەبێ بە تایبەتی کاک مەسعود بەرزانی ئەتوانێت لە نزیکترین کاتە ئەم دۆخە ئاسایی بکاتەوانێ و هەم پەرلەمان کارا بکرێتەوە ئەم حکوومەت بگەڕێتەوە شوێنی خۆی و هەم ئەو هەموو ناعەدالەتی کە لە ساڵانی ڕابردووە لە پرۆسی حکومڕانیا هەبووە سنوورێکی بۆ دامدرێت بەداخەوە ئەمان حکوومەتات پرۆسەیەکی چاک باشە وتت کاک دارا وتت کاک مەسعود دەتوانێت کاک مەسعودەوە تا ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە وەکو سەرۆکی هەرێم حتمما یعنی چی بکات لەمە زیاتر پێت وایە خەلەلەکە لە چۆدایە لە ڕابردووە بۆ نەکراوە ئەکرێ پرسیارەکە ئاوا لێ بکەین خەلەلەکە لەوەدایە بەڕاستی کە بەداخەوە پێم وایە ئەو هەموو نەعەدالەتی باشە لە ڕابردوودا وەکو خۆت وتت ینی خۆ هەر مەسعود بەرزانی بڕیاری هەبوو بۆ چاکسازی دیسانەوە وەک لە راپۆرتەکەدا بینیت و بۆ خۆشت ئاماژەت پێ کرد هەندێک لەم بڕیارانە بەشێکی زۆر لەم بڕیارانە جێبەجێ نەکراون کەواتە ئەم بڕیارانە ئومێد هەیە بچنە بواری جێبەجێکردنەوە یان تەنیا هیوا دەخوازن هیواخوازی نۆکو بڕیارەکانی ڕابردوو نەبن لەبەر ئەوە ئەگەر هەروە بن پێم وایە پێکێناری لیژنەوە ماتەڵەکردن بکات ئەم بڕیارانە کاتی زۆرەوێ مجراعات و تحقیقات و وردبینیە لەبەرەوە بەرپرسانی ئەم وڵاتەش هەر شتێکیان کردبێ لە ئەو سەرۆت و سامانەی هەیەە مەرجنی هەمووی بەناوی خۆیانەوە بێ ئەوانیش دوور نییە حیسابی ڕۆژێکی لەم ڕۆژگارێکی لەم ڕۆژانەیان کردبێ کە لێ پێچینەوەیان لەگەڵای کرێ کە بە دوواداچوونیان بۆ ئەکرێ بەداخەوە گرفتەکە لەوەدا لەوانەیە ئەوانەی کە لە لیژنەکەیان خۆیان بەشێک بن لەو حاڵەتی گەندەڵی کە هەیە لەو حاڵەتی مڵکی گشتەی کە داگیر کراوە هەیە لەو حاڵەتی ئێمە يعني کارەساتێکی گەورەیە لە دوای 23 ساڵ 24 ساڵ ئەزبوونی حکومڕانی لە هەرێمی کوردستانە حیزب لە حکوومەت دەوڵەمەندتر بێ لەناو حیزب کەسێک یا بنەماڵەیەک لە حکوومەت دەوڵەمەندتر بێ ئەمە بەداخەوە لە پێناوی بەرژەوەندی حیزبیا لە پێناوی دەستخستنی هەندێک دەنگ بۆ ئەوەی کە دەسەڵات و کورسیەکە لە دەست نەچێ ئەم وڵاتیان ڕوبەڕووی ئەم قەیرانە کردەوە ئەمە شەرمەزاریە بۆ حکوومەت بۆ دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لە 4-5 ملیۆن هاوڵاتیە ملیۆنە و 400,000 فەرمانبەر تەبێت لە ملیۆن و 400,000ش 700,000 موچەخۆری فەرمی حکوومەت و دام و دەستگار فەرمیەکان بێ ئەمانە ئەبێ بێن لێرەوە چارەسەر بکرێت بەداخەوە ئەو پرۆژەی حکوومەتیش کە لەم دوایە ڕاگەیاند کە بۆ بەرژەوەندی موچەخۆران بێ بەداخەوە لەسەر حیسابی موچەخۆران بوو ئەوە جارێکتر قەیرانەکەی ئالۆز کردەوە بۆیە وتم ئەم بڕیارانە هەر بڕیارێک دراوە لە ڕابردووە جێبەجێ نەکراوە هێزەکانی پێشمەرگەی خرایەوە بە فعلی ئیدارە و حکوومەتی هەرێمی یەک خرایەوە ئەمانە هەمووی جێی پرسیارن بۆیە هاوڵاتی جۆرێک لە جۆرەکان تووشی ناومێدی بووە و تووشی ڕەشببینی بووە کە هیواخوازین بە تایبەتی کاک مەسعود بەرزانی زۆر بەجددی و زۆر بەوردی متابعی بڕیارەکانی بکە و لە خلالی چەند ڕۆژێکی کەمە بەرهەمێکی باشی هەبێت چونکە ئەگەر نەی بێ پێم وایە هەروەکو بڕیارەکانی زووتی پێشتری لێ دێت ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان پشتگیری یان پاڵپشتی لەم بڕیارانەی بارزانی دەکەن بۆ چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێمە هەر وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ماوەی 22 ساڵ ڕاگەاندنی ئەم حیزبەدا لە هەرێمی کوردستانە لە سەرجەم قەیرانەکانە لە سەرجەم ئەو ئاڵۆزیانەیە کە دروست بوون بەردەوام پرۆژەمان هەبەوە و بە دڵنیایە و پشتگیری هەموو هەوڵێکی چاکەخواز و ئیرادەیەکی باشەکەین بۆ ئەوەی ناوماڵی کوردی نەترازێ بۆەوەی ئەزمونونەکەمان نەکەوێتە بەردەمی مەترسیەوە بۆ ئەوەی کورد بە یەختابیەوە و نمونەیەکی جوان لە ئەزمموی حکومڕانیا پێشکەشکاوە پێم وایە یەکگرتوو لەم بوارەشە باجی زۆری دا و زۆر جار بۆتە جێی تەنز و ڕەخنەی لە هەندێک لەلایەنەکان ئێمە ئەمە مەبدەیەکی ئەخلاقی و ئیسلامی ئینسانی مانە کە پێمان وایە بەرژەوەندی هاوڵاتیان و پێمان وایە لە هەر شوێنەکە شتێکمان پێ بکرێ بە کردارێک بە وتێک کە بێتە مای بەرژەوەندی گشتی و ئەیکەین و هەنگاوی بۆ ئەنین و هەر هەنگاوێک لەلایەن هەر کەسێکەوە بێ و لایەن هەر لایەنێکەوە بێ مەبەستیایە چاکسازی بێ بە دڵنیایی و ئێمە پشتگیریەکەین و هاوکاریەک باشە دەمەوێت بزانم یەکگرتووی ئیسلامی کوردستان تا چەند هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی بەجددی دەبینێ بەداخەوە ئەوەی ئێستایی بینین نەک هەر بەجددی نایبینین بەڵکو بەیاننامەی مەکتەبی سیاسیمان لەسەر دەرکرد و ڕقنەمان ڕخنەی جددیمان گر لەسەری و ئەو پرۆژە چاکسازی کە لەسەر حیسابی فەرمانبەران و هاوڵاتیانی بەژمێنەتی ئەم هەرێمەیە ڕخنەمان لێگر و پێویستە بەڕاستی پیاداچوونەوەی بۆ بکرێ و ئەو بڕیارە بوەستێ باشە بەڵام ئەمە بڕیاری حکوومەتێکە کە یەکگرتووی ئیسلامی کوردستانیش بەشدارە لەم حکوومەتەیە بە وەزیرەکانی حتمما ئێمە وەزیرەکانمان ئەویان ڕاگەیان کە هەم
ئەمان دەنگیان بۆ بڕیارە نەداوە و هەم چۆنەڵی پرۆتۆکۆڵێک نەبووە ئیمزا بکرێ لەگەڵیاوە لە کاتی خۆشە لە دانیشتنی ئەنجومەنی وەزیرانە ڕخنەیان گرتووە لە کەناڵەکانی ڕاگەاندنیشەوە ئەو پەیامی خۆیان گەیاند بە هاوڵاتیان کە پێویستە ئەم چاکسازیە لەسەر حیسابی فەرمانبەران و هاوڵاتیانی بەژمێنەت نەبێ بەڵکو ئەبێ لێەوە دەست پێ بکەین لەم هەموو گەندەڵی کە لەم وڵاتەیە 23 ساڵ 24 ساڵی ئەزمموی حکومڕانی بەرهەمی هێناوە. باشەواتە یەکگرتووی ئیسلامی کوردستانیان لانی کەم وەزیرەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشدار نین لەم بڕیارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیدەن بۆ چاکسازی یان کەناو دەبرێت بە هەنگاونان بەرەو چاکسازی بە دڵنیاییەوە شێوازی بڕیارەکان و ئەو بڕیاران دەرەچن لە ئەنجومەنی وەزیران پێم وایە هەر لەم کەناڵی بەڕێستانەوە کە باس کرا لەوێ چۆن بڕیارەکان دەرەچن تەنانەت بە دەنگدان و دەستبەرزکردنەوەش بووین لە ئەنجومەنی وەزیرانان نییە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی بڕیارەکان دەرەکەن و دوجار ئەچێتە بواری جێبەجێکردنەوە کە بەداخەوە بڕیارانەی دران لەبری ئەوەی جێی مژدە و خۆشی بێ بە هاوڵاتیان ئەوی جارێکتر بوو نەمای ناومێدی و سەرگردانی ئەو ئومێدی کە هەش بێ لە لای فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێم. باشە وەک ئاماژەم پێکرد یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆبوونەوەی یاخود لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیدا چەند داوایەکی ئاراستەی حکوومەت کردووە دەمەبزانام یەکگرتووی ئیسلامی کوردستان چ پرۆژەیەکی هەیە وەکو بەدیل وەکو جێگرەوەی ئەم هەنگاوانە ئەگەر خراپن ئێوە دەتانەوێت چی بکرێ ینی چۆن ئەم دۆخی ئێستا تێپەڕێنرێ هیچ پرۆژەیەکە بووە درابێتە حکوومەتی هەرێمی کوردستانیان پێشنیاز کرابێ؟ ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان پرۆژەیەکی سیانزە خاڵی پێشکەش بە حکوومەت و لایەنەکان کردووە لە دەستگاکان ڕاگەاندنەوە بڵاوی کردوانێ کە پێم وایە پرۆژەیەکی زۆر عملی زۆر واقعی خاڵی یەکەم لە بڕینی ئەو کەسانەوە موچێوانەوە دەست پێکە کە دوو موچێ هەیە و شەفافێت لە داهاتی نەوتە و ئیتر هەموو ئەو سێکتەرانەی کە پەیوەندیان بە پرۆسی حکومداریەوە پێم وایە لە سێنزە خاڵ بوو لە دەستگاکان ڕاگەاندنەوە بڵاو کرایەوە بە دڵنیاوی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوام پرۆژەی هەبووە و خەمخۆرانە دڵسۆزانش لە مەیدانە بووە بۆ ئەوەی ئەمانە سەر بگرن و پێم وایە ئەمە قسەی ئێمە نیە و قسەی بەرپرسانی ئەم وڵاتەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان تاکە لایەنە ئەتوانین بڵین کە گەندەڵی نەکردەوە لە گەندەڵیەوە خانە نشینێکی نایاسایی نییە موچەخۆرێکی بندیواری نییە و کۆمپانیایەکی بەناوە نیە لە وڵاتەیە من هەندێک جار کاڵێنێ چۆنەڵی بەشدارە بەڕاستیەوان بڵم تا بەڕای ئەوە بکەین کە ئێمە لە گەندەڵی لە وڵاتەیە و لە سوئی بەکارهێنانی مڵکی ئەم وڵاتەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان تاکە لایەنە ئەتوانم بڵێم هەر لە زاخەوە هەتاوەکو خانەقین بارەگایەکی حکوومەتمان نییە ینی کە ئەمە مای سەربەرزیە بۆ ئێمە یان ئەوەی مڵکی یەکگرتوو خۆیەتیانەوەتە کرێتیاتی لەبەرەوە ئەمانە پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان باش دەرک بەماکەن و ئێمە هەر لە ساڵی 1945 کە ڕاگەاند کراوین بەردەوام لە لیژنەکانی ئاشتیا بوون لە لیژنەکانی برایەتیا بووین و هەر لەو کاتێکا کە شەڕی براکوژی لە وڵاتەیە بوو کە سوپای وڵاتانە هات پەلچێشەکرا بەڕاستی بۆ ئەم وڵاتە و ڕۆڵی ئەم وڵاتیانە کرایە قوربانی بەرژەوەندی حیزبی ئێمە لەوێەوە هاوارمانەکرە بێ گفتوگۆ هەبێ ئەبێ حیوار هەبێ ئەبێ دانیشتن هەبێ ئەبێ ناوماڵی کوڕ ڕێکخرێ. باشە کاک دەرە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاگەاندراوەکەیدا دەڵێ دەبێت فرۆشتن و داهاتی نەوت بۆ ڕای گشتی ڕوون بکرێتەوە سەرنجی ئێوە لە سەرم بابەتە چۆنە؟ ئێمە بە دڵنیاییەوە زۆر لەگەڵ شەفافیان و هیوادارین وابێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دەبوو پێشتر ئەم بڵاو بکردایەتەوە ئەم بۆچی پێشتر؟ پێم یەکێتی نیشتیمانی کوردستان توانین بەشدارێکی حەقیقی لە حکوومەتی هەرێمی کوردستانە و لە ڕابردووە سەرۆکی حکوومەت لای ئەوان بووە لە خولەکانی پێشوا سەرۆکی پەرلەمان لای ئەوان بووە خۆنەوەتە لەم دوو ڕۆژە نافرۆشتێ بەڕاستی ڕاستە سەربەخۆی ئابووری ماوەیەکی کەمە ڕاگەیاندراوە بەڵام خۆونەوتی کای فرۆشی هەمومان ئەزانین ڕاستە بەبڕی لەولا فرۆشاوە بەڵام لەم لاشەوە بە تەنکەر فرۆشراوە لەو لاشەوە خاڵە گومرجەکان بەشێکی لە زێر دەسەڵاتی یەشێتی نیشتیمانی کوردستانان بە تایبەتی لە زۆنی سەوز و دەفەری سلەیمانیدا. باشە لەسەر کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت دیسانەوە یەکێتی جەخت دەکاتەوە لەوەی کە دەبێت پەرلەمان و حکوومەت بە فەعلی کارا بکرێتەوانێ یەکگرتووی ئیسلامی کوردستان چه هەوڵێکی ناوە بۆ ئەوەی بە فەعلی پەرلەمان و حکوومەت کارا بکرێتەوە ئەگەر تەییدی ئەوە دەکەن حتمەن ئەمە نەک ئێمە بێ هەموو هاوڵاتێکی هەزیندوی ئەم وڵاتە پشگیری لەم هەنگاوە بکە ئیتر هەنگاوەکە یەکێتی پرۆژە پێشکەشەکە هەر لایەنێک ترێکە و ئێمە لەگەڵ دانیشتنی لایەنە سیاسیەکانیشە لەگەڵ کاک مەسعود بەرزانیا بەڕێز مامۆستا محەممەد فەرەز زۆر بەڕاشکاوانە ئەمەی وتووە کە بەڕاستی ئەمە ئەبێ هەنگاوی یەکەم بێەوە بەداخەوە کە بڕیار بوو لە ماوەی هەفتەیەکە ئەم کۆمیتەی کاراکردنەوەی حکوومەت و پەرلەمانە
بەڵام بەداخەوە ئەویش وەکو دانیشتەکانی پێش و جۆرە لە ماتەڵی پێکرا و ئێمە لە پەرۆشیمان بۆ ئەوەی کە ئەبێ ئەمە یاسای بە پەرلەمان بچێتەوە شوێنی خۆی و حکوومەت وەزیرەکان بگەڕێنەوە شوێنی خۆی ئەوەتە بڕیاری ئەوە دێن ئەگەر بێت و لە ئایندەیەکی نزیکا ئەو کۆمیتەیە ئەنجامێکی نەبێ هەڵوێستی ترمانە بێ وەلای کەمێ بکشێنەوە لەو کۆمیتەیە بەڕاستی ئەمە ئەگەرێکی نزیکە ینی مەسەلەی کشانەوە یەکگرتوو لەو کۆمیتەیە کۆمیتی کاراکردن پەرلەمان بە دڵنیاییەوە ئەگەر بێت و بەرهەمێکی نەبێ ئەو کاتە ئامادەین لە شاشەکانی کەناڵەکانی ڕاگەاندن کاتەکەی دیاریکراوە چونکە تاوەکو ئێستا ئەم کۆمیتەیە هیچ دەرەنجامێکی نەبووە بە دڵنیاییەوە بەداخەوە کە تا ئێستای دەرەنجامێکی نەبووە بەڵام هیواخوازین لە نزیکترین کاتە دەرەنجامێکی هەبێ و ئەگەر نەیبێ بە دڵنیایی ئەو کاتە بەڵام ئێمە گرفتەکە لێرەدایە هەمومان هەستەکەین بارودۆخەکە ناسکەوە مەترسیدارە و خوا نەخواستە ئەگەر ئێستا قۆناغێک هەبێ چۆنەڵی بۆ دانیشتن و گفتوگۆ لێ نزیک بوون و جێبەجێکردنی بەڵێنەکان ئەگەر ئەمەش بترازێ ئەبێ قۆناغێکتر دێنە دواوە ئێستا چۆن ئێمە لە مەسەلەی پەرلەمان و کاراکردنەوەی حکوومەت بەداخەوە زۆر هاتینە دواوە. باشە بابەتێکی دیکە لە ئێستادا زۆرێک لە لایەنە سیاسەکان و بە تایبەت دەنگۆ هەیە لەسەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان دەیانەوێت ئەو پارانەی کە لە ڕێگەی کۆمپانیا حیزبەکانەوە دەستخراوە دەستی حیزبی بخەنەوە و دواتر وەکو هاوکاری بیدەنە حکوومەت یەکگرتووی ئیسلامی کوردستان هیچ پلانێکی لەو جۆرەی هەیە بەس باجارێ پرسمەستەنێ و کۆمپانیا شتان هەیە پارەتان بۆ بگەڕێنرێتەوە ئێمە بەدڵنیایەوە تاکە کۆمپانیایەکمان نییە لە وڵاتەیە بەو مانایی کە مڵکی یەکگرتووی ئیسلامی کوردستان بێەوە ئێمە هەمومان ئەزانین بەڕاستی یەکگرتووی ئیسلامی کوردستان چۆن بووەوە تەنانەت ئێمە ئەوەی کە بەشداریش بوون لە حکوومەتە ئەوتە وەزیری کارەبا کە دوجار بەڵێنی پێدراوە بەڵێنەکانی بۆ نهاتە دی لە دابینکردنی سوتەمەنی بۆ زیکانی کارەبا ئەو بوو دەست لە کارشکێشانەوەی خۆی ڕاگەیاند و وەزارەکەی ڕادەستی بڵێن حکوومەت کردەوە لەبەرەوە بە دڵنیایەوە ئێمە لێرەوە ڕایەگەێنین کە یەکگرتووی ئیسلامی کوردستان تاکە کۆمپانیایەکی نییە و یەکگرتووی ئیسلامی کوردستان بستێ ئەرزی مڵکی گشتی لا نییە تاکە دۆلارێکی ئەم هەرێمەی بە فیڕۆ نەداوە و ئەمە سوپاس بخوا هەمووی سەروەری گەورن و پێم وایە تاکە حیزبی مەدەنیە کە ویستویەتی ئەگەر خزمەتێکی هاوڵاتیانیشی کردبێ لەسەر جیفانی ئەندامانی بۆ لە ڕێی کۆمەڵە ڕێکخراوی خێرخوازیەوە. باشە لەسەر لیژنەی کاراکردنەوەی یاخود کۆمیتەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت دیسانەوە دەمێ بپرسم ئاماژەت بۆ کرد کە بەداخەوە لەبەرەوەی دەرەنجامیان نییە ئەمە نەسی قسەکەی تۆیە ڕەنگە یەکگرتووی ئیسلامی کوردستان بکشێتەوە لەم کۆمیتەیە تاوەکو ئێستا ئەوەی تێبینیتان کردووە ئەم کۆمیتەیە دەتوانێت حکوومەت و پەرلەمان کارا بکاتەوە یان بێئومێدن لێی ئەوەی کە ماینی گەرانیە بۆ ئێمە ئیرادەیەکی وا هەست پێ ناکەین کە بێوێ بە جددی حکوومەت و پەرلەمان کارا بکرێتەوە پێم وایە حکوومەت و پەرلەمان خۆ بڕیارێکی جەریئانەی ئەوێ کە لە کاتێکی نزیکە پەرلەمان بگەڕێتەوە ئەم بڕیارە ئەبێهی کۆمیتەکە بێ یان دەبێهی لایەنە سیاسەکان بێ ینی چۆنە بۆی ڕوون بێ هەمومان هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمە باشەمە ئازانێ هەمومانەوە پێشنیارەمان کردووە چێ بۆتە هۆی پەخستنی پەرلەمان و حکوومەت و ناردنەوەی وەزیرەکانی گۆڕان بۆ ماڵەوە ئەممان نەزانین پارتی دیموکراتی کوردستانە بە دەرەجەی یەکە بێ پارتی تەحملی ئەم بڕیارە بکە و ئەم بڕیارە جەریانە بدا و ئەم چۆنەڵی خراپاندنەکە لای ئەوانەوە بۆ بە جۆرێکی تر لەبەرەوە بێت چاکردنەوە کەشی لای ئەوانەوە بێ جنا غێری ئەوان خۆ ئەمە یەکێتێ داوایەکە ئێمەین داوایەکەین کۆمەڵ و گۆڕان هەر داوایەکە و ئەوەی بربەستە یا مەرجێکی هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و گەڕانەوەی وەزیرەکان پارتی دیموکراتی کوردستانە. زۆر سپاس بۆ داراسێ کانیانی جێگری بەرپرسی مەڵبەندی یەکگرتوو لە سلێمانی سوپاس دەکەم کە میوانی ئەم بەشەی پانۆراما بوویت بەڕێزان و